باز لەوەکرێت کە فیدراسیۆنی بازار دروست دەکرێت. ئێمە هەمیشە باز لە کەسب کارانەکەین لە ناو بازارە بەبێ جیاوازی لە هەموو پیشەوەرەکانە و لە هەموو ئەو کارانەی کە ڕۆژانە ئەنجام ئەدرێت. بێگومان ئەمانەش وەکو کەسب کاران سندیکایکی خۆیان هەیە. ئەم سندیکایە تا چەند توانیوێتی هاوکاریان بێت و لە هەمان کاتیشە ئەم کەسب کارانە گرفتەکانیان خۆی لە چیا ئەبینێتەوە و چۆن ئەم فیدراسیۆنە چۆن بەشکراوە بەسەر ئەو سندیکایانەیە کە بتوانن بە شێوەیەک بەرگری لە مافەکانیان بکەن بە بێ جیاوازی و بتوانن بە شێوەیەکی باش بازار بەرەو بازارێکی تەندروست بەرن، کاسبکاران بتوانن بە شێوەیەکی باش کارەکانیان بە ئەنجام بگەنن. لەم نێوەندەشدا کردی گشتی گاڵین حکومت تا چەند هاوکاریانە تا چەند کار ئاسانی بۆ کردوون تا چەند توانیوێتی بە شێوەیەکی باش کارەکانیان بەڕێ بکات بۆی ئەوانش بتوانن بەردەوام بن لە بازارە و بتوانن کارەکانی خۆشیان بکەن. ئامانجی سەرەکی ئێمەش ئەمڕۆ لە گفتوگۆکانمان کۆمەڵە پرسیاری جیاوازە، بەڵام با سەرەتا لەوە دەست پێ بکەین زین ئەم فیدراسیۆنە چی بۆ کاسبکاران بەجێ هێڵێت و چۆن ئەتوانێت لەگەڵ مافەکانیا بێت. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک چالاکڕەوە وەکو سەرۆکی سندیکای کرێکارانی لەقی سلێمانی، زۆر بەڕێز سەلام حەمەد ڕەشید وەکو سەرۆکی کۆمەڵی پیشەوەرانی چاکسازی ئۆتۆمبیل کە هەردوو بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوان. زۆر زۆر بەخێر بێن زۆر زۆر سپاس. کاک چالاک لە بەڕێستانەوە دەست پێ بکەم وەکو سەرۆکی سندیکای کرێکارانی لەقی سلێمانی. فیدراسیۆنی دروستکردنی بازار چییە؟ باید لای ئێمە بینەرانیش ڕوون بێت. سواس. ئێمە سندیکای کرێکارانی کوردستان و شەش لە کۆمەڵەکان کە ئێمە چینێکی گەورەین و کۆمەڵەکانیش ئەو توێژانن کە لە بازارە نوێنەرایەتی پیشەوەرانەکەن، هەر یەکەمان بەجیا نوێنەرایەتی خەڵکەکەین، نوێنەرایەتی پیشەوەرانەکەین و من نوێنەرایەتی کرێکارانەکەم لە کەرتی تایبەت لە شوێنی تایبەت و گشتی هەموو گەورەکانە. ئێمە هەمومان لە نەتیجەی خەباتی ئەم چەند ساڵەمانە تێگەیشتوین کە ئێستا تووشی گرفتێک بووین لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە مؤسساتی حکوومەتە سەبارەت بە ئیجراعاتی قانونی، یعنی خۆی ڕاستە دەوڵەت داری و دنیا بە قانون و بە یاسا بەڕێوەڕات، بەڵام هەندێک جار لە بەرامبەر ئەوەی چەند ئەدەیت ئەبێ ئەمەگە ببەخشی ئەمەگە وەرگری، ئێمە ڕوبەڕووی ئەمە بووینەتەوە کاتێک کاسبکاران و پیشەوەران و خاوەنکارەکان تووشی ئیجراعاتی پێدانی زەریبە و ڕسوماتی قانونیە بن لەگەڵ حکوومەتە لە بەرامبەرە هیچ وەرناگرنەوە. ئەمە واکا گرفت دروستەکە بۆ هاوڵاتیان، بۆ جەنابەت و بۆ هەموو هاوڵاتیانە، بۆ من لە نەتیجەکە لە بازارە هاوڵاتیم تووشی گرفتە بم لەگەڵ ئەم پیشەوەرە جۆرا و جۆرانیان لە بازار. ئەوان ئەم پیشانە و ئەم کرێکارانە بە هۆکاری ئەم هەموو زەریبی کە هێتە سەریان، ئەم هەموو ڕسوماتی کە ئەچێتە سەریان و هیچ لە بەرامبەری وەرناگرنەوە مەجبورن کارەکانیان بەرەو هەڵکشان بڕوایانی ئاسی پارەکەیان گران بێ کە باسم کەرەمە گرفت. بۆیە ئێمە ئەممان هەمومان هەر هەوو ڕێکخراوەکە تێگەیشتین کە خەمی هاوبەشمانەیە، هەمومان یەکمان فیدراسیۆنێکمان دروست کردو بۆیی هەمومان بەیەکەوە لەگەڵ بەڕێز جەنابی شارەوانی قسە بکەین کە گرفتەکانمان بۆ چارەسەرکان نەک سەرۆکی شارەوانی لەگەڵ حەو کۆمەڵا هەر ڕۆژەی لەگەڵی شارە دانیشەکە ئەمە گرفتەکان ئاڵۆزکاوی تر ئەکا لەگەڵ حکوومەت، لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان، لەگەڵ دایری کارەبا هەمومان وەکو یەک ئەم پیشاری کە لای ئێمەن گرفتمان لەگەڵ دایری کارەبا هەیە کە جۆرا و جۆری پێدانی کارەبایانی کارەبای تیجاری و کارەبای مەدەنی و کارەبای ئەمانە بۆتە ئاستەنگ لە بەردەمی پیشەوەرانی و کاسبکارانە جا لە ئاستە بچووکەکانەوە تا باڵاکان. بۆیە ینی پلانێکی باش نییە، هەمومان ئەم گرفتەمانەیە. ئێمە خۆمان لە نەتیجەی 2 مانگ 3 مانگ کۆبوونەوە تێگەیشتین کە ئەگەر من بەجیا بچم بۆ لای یەکێ لە بەڕێبەرە گشتەکان و جەنابی مامەستا سەلام و یا 4 هاڤاڵەکەی ترمان بچن بۆ ئەوێ ئەمە گرفتەکانمان ئالۆزکاوەکە ڕەنگە درەنگتر بگەینە نەتیجە. بۆیە ئەم فیدراسیۆنمان دروست کرد بۆەوەی هەمومان بێکەوە ئەم خەمانی هاوڵاتیان و پیشەوەران و کاسبکاران زووتر بگەینین بە لایەنی پەیوەندیدار بۆی زووتر بگەینە ئەنجام ئەنجامەکەی بەدەستبێنین. فیدراسیۆن بە هۆکاری ئەمە دروست بوو. زۆر باش. کاک سەلام، کاک چالاک باسی ئەوەی کرد کە ئێوە پێک هاتووە فیدراسیۆنەکەتان لە سندیکای کرێکاران و 6 کۆمەڵە. 6 کۆمەڵەکە کامێک لە پیشەکان لەخۆگرێت؟ بڵێ سپاس. سەرەتا زۆر زۆر سپاسی بەڕێستانەکەم، سپاسی تەلەڤیزیۆنە جوانەکەشتانەکەم کورسات. ئەم فیدراسیۆنە کە دروست بووە لە ئەنجامی وەکو کاک چالاک فەرمووی ئەو کێشە و داواکاریانەی
هەموو ڕێکخراوەکان ئێمە سندیکای کرێکاران لەگەڵ 5 ڕێکخرا و لەگەڵ یەک بردی ناوبازارایە ئەمە یەکمان گرتەوە بەڵێ کێشەکان تقریبا نزیکن لە یەکەوە بۆیە ئێمەژ فدراسیۆنە تاوان بە پشتیوانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان زۆر سوپاسیانەکەین کەوان هەندەرمان زیاتر بۆ کە ئێمە کێشەکانی ڕۆژانە زیاتر ڕوبەڕی ئەوانمانە کردەوە بۆی کە بتوان درێ هاوکاریان بکەین و داواکارەکانیان جێبەجێ بکەین ئەویش کە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان زانیان بەم کێشانە ئەوە 2 بار و 3 بار و چەند جار بێتەوە هەوڵیان ناوتیان ئەگەر بتوان داوا بکەن فدراسیۆنێک بۆ خۆتان پێک بێنن ئەم فدراسیۆنە زیاتر هێستانە بێ زیاتر تواناتانە بێ ئێمەش لە ڕاستیە دەستمان کرد بە چەند کۆبوونەوەی دوا کۆبوونەوەکەم ڕێیارماندا فدراسیۆنە بکەین و فدراسیۆنەکەمان ڕاگەیان چون هەریەک لە پیشەکان لە دەرەوە کۆمەڵی تایبەت بەخۆی هەیە بەڵام ئێستا یەکتان گرتووە فدراسیۆنێکتان بەڵێ ئێستا یەکمان ئێستا هەر یەکێک لە بوارەکان بوارەکەی جەنابتە کە جەنابەت سەرۆکەکەیەتی ئەویش پیشەوەرانی چاکسازی ئۆتۆمبیلە چ پیشەیەکی تر لە لای ئێوە لەم فدراسیۆنەیە هەیە چی پیشەیەکی تر ئێستا کۆمەڵەکان بەس ئێمە ئەوانەمان پەیوەند لای ئێمە ئەوەیە کەوا پەیوەندی بە ئۆتۆمبیلەوە بەڵام ئەوانی کە یەکی لەوانە کۆمەڵی کاسبکاران و پیشەوەرانە ئەو بە تایبەتی کاسبکاری ناوبازار و ئاسنگەر و دارتاشۆ لای ئەوانە ئەوی کان گەشتیارەکانە کۆمەڵی گەشتیارە ئەوە پەیوەندی بە ئەوانەیە کە گەشتیار چۆنە هێنن لە دەروی کوردستانە بۆ هەرێمی کوردستان یا بە پێچەوانەوە ئەویکان کۆمەڵی چێشخانە و میوانخانەکانە و پەیوەندی بە چێشخانە و میوانخانەکانەوە هەیە ئەمیکانمان کۆمەڵی گەشتیار ناسانی کوردستانە ئەوە پەیوەندی بەوە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و پیشەیەکان هەیە بۆ دامەزراندنیان و بۆ کارکردنیان لە شوێنە گەشتیارەکانە ئەوی کەمان بردی ناوبازارە ئەو بردی ناوبازارە زیاتر پەیوەندی بەوانەوە هەیە کە دەژێڕن یاخود دوکانارن لە ناو بازارە وەکو سەوزە فرۆشەکان و یاوانی کەوا زیاتر دەستگێڕن لە ناو بازارە ئەو بردەش هەم هاوکارمانە لەگەڵمانە لەبەرەوە هەمومان ناچارین یەک بگرین بۆی بتوانین هەموو پیشەکان لە خۆمان بگرین زۆر باشە کاک چالاک باسیەوەت کرد لە قسەکانی سەرەتادا ئەو پیشانەی کاکرێ تا چەند گرنگە هاوسەنگی هەبێت لەوەی کە تۆ چی وەرەگریت و چی ئەیتەوە بەڕاستی ینی لەو باجەی کە حکومەت لە توێ سەنێت بە پێی پیشەکە باش لە تۆ بسەنێک نەوەکو من پیشەیەکی زۆر قورس و گەورەم هەیە وەکو کۆمپانیایەک وەکو دوکانێکیش لە لای کۆڵانێک هەمان حسابی بۆ بکرێت و پاری لێ بسەرێ تا چەند ئەمەکاری لەسەرکرەوە تا چەند ئێوەتانەوە لە ڕێگەم فرات فیدراسیۆنەوە ئەو شێوازانە جیاب بکرێتەوە کاراسانی بۆ کاسبکاران بکرێت بۆی بە شێوەیەکی باش بتوانن لە کارەکانیان بەردەوام بن بەڵێ وەڵام من نمونەیەک ئەهێنمەوە بۆی جوابی پرسیارەکە و عنی وازح پێ لای بینەرانی بەڕێز جەنابتان چونەتە بەردەمی نانەوەیەک نانتان لێ کڕیوە یا فڕنێکی سەمون ئەوە 6 نانیش بۆ بە 1000 بەڵێ آخر بۆ کارێکی ئەمەیە کە من بە جەنابتێڵم ینی کابراایکی نانەوە گڵۆپێک یا ئەجانەیەکی شپێکە و بە دڵنیاییەوە لە زستانە گەرمکەرەوەی ناوێ لە هاوینیشان ناتوانێت ساردکەرەوە بەکاربێن چکە هەویرەکەی تێگەچێ بۆیە بە بەردەوامی 4 فەسڵە ئەم نانەوەیە گڵۆپێک لەگەڵ ئاجانەکەی شپێکە ئێمە لە بازار تەماشاکەین ئەم نانەوەیانە کارەبایان بۆ هاتوۆتەوە بە شێوەی تیجاری یعنی کارەبا ئەبێ بدەن بە پاری تیجاری وە زائیدەن لەسەر ئەو قەرزە کەڵەکە بووی کە لە ڕابردووە لەسەرێتی ئەم نانەوەیە و کۆمپانیایکی گەورە لە ناوچەی پیشەسازی وەکو یەک پارە کارەبادن ینی ئەمە لە ڕووی قانونیەوە هەر وجدان نییە ینی لە ڕووی قانونیشەوە دیسپلینێکی سیستەماتیکی بۆ نەکراوە ڕێکخرێ بێن لیژنەیەکی مختص بیبینێ بڵێ ئەم نانەوەی یەک گڵۆپیەک ئاجانی شپێکە کابراایکی گەورەی کە کارگێکی زەبەلاحیەیە چی شپێک وەکو یەک کاربای تیجاریان لێسن ئەمە ئەو گرفتەی دروست کردووە کە حکوومەت کارەبای تیجاری لە نانەوەکە ئەسەنێ ئارد بەگرانەکڕێ پێداویستەکانی تری نانەوایی ئەکرێ مەجبور ئەبێ 6 نان با بە 1000 دینار کاتێک کە من ئەڵێم چی ئەدەیت و چی وەرەگریتەوە حکوومەت کارەبای ئەدەیتێ بە شێوەیەکی نظامی دەرێ هەوڵ بە ئاردی بۆ دابینکەی کە هەرچەند ئیسا کاتیەوە نییە منم گرفتانە باسکەم بەڵام تاکو ئەم دەخی لەگە جەنابتانە قساکەم ڕسوماتی زەریبە و باجی سەر ئارد کە لە حدودەکان و داخلی هەرێمی کوردستانە بێ لا نەبراوە ئەمە هۆکاریەوەیە 6 نان بۆ 1000 دینار ئەمە هۆکار نییە نانەوەیە کردوتی 1000 دینار ئەمە هۆکارەکە کارەبایەکی فڕنی سەمون کارەباکی بە تیجاری لێسەنن هۆکاری ئەوەیە کە ئەمانی گران کردو یان منیش پرسیاریگەیش ئاسانکارەکانیان بۆ بکرێت ئێمە ئەڵێتی هەژدانەکە دەنانیش بات ئەوش بۆی خەڵک ئێمە ئەڵێن لە ژێر سێبەری دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانی خۆماڵیە کە بە خوێنی ئەو خەڵکە دروست بووە ئێمە ئەڵێن لە ژێر یاسا و ڕێسا و قانونە هەموو باج و ڕسوماتێک ئەدەین و ئامادەین و خزمەتەکەین و ملمان کەچە لە ئاستی یاسایە
بەڵام لە بەرامبەرمە چیمان پێشکەشەکەن نمونەیەکە خۆڵ و خاشاک وەرەگیرێ ئەم خۆڵ و خاشاکە جۆرا و جۆرە کاک سەرکوجان جەنابتان هەر هیچ نەبێ ڕێتان کەوتوتە جادی مەولەوی ڕێتان کەوتوتە بازاڕەکانەوە کە ئازانن سەوزە فرۆشێکی دەستگێر یا دوکانێکی هاربانێکی سەر دەستگێر دوای خۆی چی بەجێڵێ و ئەمە باجەکەی چەندە و دوکانێری شینانەوایی باجەکەی چەندە یا کابرایەکی پۆشاک فرۆش باجەکەی چەندە بۆ خواڵە خاشاگەیدا ینی ئەمە سیستەماتیک نەکراوە ڕێک نەخراوە بە ویژدانەوە تەماشا ناکری ئەم کابرایە چەند فڕێ ئەداتە سەر جادەکە لە بەرامبەرەوە پاری لێبسەنێ هەیە کاکە زێڕنگەر ئەچینە گەڕی بزانن زێڕنگەر خۆڵی هەیە ئەبەت خۆڵی نیە لە بازارە ئەبەت خۆڵی لە بەردەرگاکان نییە چکە ئەو خۆڵی ئێوانان لە دوکانەکەی و کۆکرێتەوە کۆمپانیاگەیە کوێ کاتەوە ئەی با ئیشیان پێدی باشە ڕاستە زێڕنگەرە و داوێکی گەورەیە و تاجیرە دوکانی هەیە و دوکانەکەشی گرانە و پیشەکەشی گرانە بەڵام تۆ بەیاسا تەعاملی لەگەڵا بکەم کابرای خۆڵی نییە بۆی لە بەرامبەر ئەوەی کە لە پیشەیەک کە باجێکی زۆر وەرەگری بۆ خۆڵ و خاشاگەی لەویشی وەرەگری ئاخر ئەم هاوڵاتیە لە نەتیجە هاوڵاتیە لە هەرێمی کوردستانە لە ڕوویەکیەوە باج ئەدا ینی مۆڵەتەکەی ئەم فەرقی هەیە لەگەڵ مۆڵەتی دوکانارێکی ترە ئەم ڕسوماتی زیاتر لە ڕێی مۆڵەتەوە ئەدا بە حکومەت تۆی لە خۆڵ و خاشاکە جیاوازی ناکەی ئەم پاران ئاسانی لە کارەبایە جیاوازی ناکەی لە قوتابخانەیە جیاوازی ناکەی ئەمانە ئەم هۆکارانن کە بەڕاستی بازار و پیشەوەر و خەڵکی هیلا کردو ینی ماندووی کردووە باش کاک چالاک ئێوە لاتان وای لە ڕێگەی فدراسیۆنەوە ئەتوانن چه هەنگاوێکی جیاواز بنن کە بۆ نمونە سندیکای کرێکاران لەوانەیە نەیتوانێت چاکسازیەکە بەڵام فدراسیۆن ئەتوانێت ئەمە چاک بکات ئێمە لە هەفتەی ئایندۆ هەنگاوەکانمان دەست پێکە و نامەوێت لێرەوە ئەلانیکەم با ئەو بەڕێبەرە گشتیانە خوانی بۆ ئامادە نەکەن لە هەفتەی ئایندۆ پلانەکانمان دەست پێکا سەردانی شوێنەکانەکەین و بە یاداشتێکی تێروتەسە لەوە قسەیان لەگەڵاکەین هەوڵەکانی خۆمانە خەینە گەڕ ئەگەر محامیتان لەگەڵایە و بازار لەگەڵمانە بن ئێوە محامی پارێزەرتان لەگەڵایە بۆ لەم ڕێکخراوانی ئێمە پارێزەری تایبەتی خۆی هەیە ینی من لە سەندیکای کرێکاران دوو پارێزەری خۆبەخشم هەیە کە کێشەکانی کرێکاران لە دادگای کار هەفتانە دوو ڕۆژە جەنابتانە توان پێم خۆشە راپۆرتێکی لەسەر بکەن کە بۆی خەڵک بزانێ کە کرێکاران کێشۆگرفتی چیە بێ ڕوو لە ئێمە ئەنێ بێ بەرامبەر دوو پارێزەرەکەمان لە دادگای کار هەفتەی دوو ڕۆژ کە کەیسەکانیان دەیان کێسمان بردوێتەوە کێشی کرێکار لە دادگا لەگەڵ خاوەنکارە و ڕەنگە دانیشتمان دۆڕان بێ بەڵام گرنگەوەی ئێمە بەدەمیانەوە چوین و هەموو ڕێکخراوەکان هەر حەو ڕێکخراوەکە پارێزەری تایبەتی خۆمانمان هەیە ئەمانە خێنە خزمەتی ئەم پرۆسەیە دەست بە کارەکانمانەکەین لە هەفتەی ئایندەوە یەک لەگەڵ بەڕێبەرە گشتەکانی ئەم شارەیە گفتوگۆەکەین هەتاگەینە نەتیجەیەکی باش ئەگەر هاوڵاتیان پیشەوەران کاسبکاران لەگەڵمانە بن ئێمە ینی کاری جۆرا و جۆرەکەین کاری جۆرا و جۆرەکەین بۆ بەدەستێنانی ئەم داخوازیە ئێمە هیچ پرۆسەیەک ناوەستێنین ئێمە خزمەت ئەەکەین من دڵنیام جەنابتان و هەموو ئەو هاوڵاتیانی لەم هەرێمەیە ئەگوزارێن ئەزانن کە کاسبکاران لە کەرتێکی بچووکەوە دەبان کاسبکاران پیشەوەران تەسنیف کراوە بە کەرتی بچووک مامناوەند گەورە هەموو ئەمانە سەر ڕای ئەوەی کە یەنە دەرەوە و پیشەیەکی تایبەتیان هەیە و کاسبی ئەەکەن بۆ بژێوی ژیانی خۆیان لە نەتیجە خزمەت گوزاریش پێشکەش بە هاوڵاتی خەڵک حکومەت دەوڵەتداریەکەن ینی سیرکاگە لە بازارە پیشەوەر نەبێ حکومەت چیەکە خۆ ناتوانێت کۆمپانیایك بێنێ نانەوەی ئەم شارە هەمووی دروستکەوانە خۆ ناتوانێت کۆمپانیایك بێنێ فیتەری هەموو ئەم شارە بکە ینی بەشەرێت لەوتی دروست بووە بەم شێوەیە هاتووە ئەمانە هەمووی خزمەت گوزاری پێشکەشەکەن ینی ئێمە نەهاتوین ئەوەی کە بڵێن وڵا ئیتر حەچی ئێمە ویستمانە بێ بۆمان بکرێت چی ئێمە نەمانویست نابێ بۆمان نایدەین من سەرتا باسم کرد لە ژێر یاسا و ڕێساکانە باجی خۆمانە دەین بەڵام بە ویژدان بە ئەندازەی پیشەکە بەداهاتەکەی بە حاڵەتی جۆرا و جۆری پیشەیی باسم لەوە کرد کە ئەمانە ئێمە هەموو ئەم پیشەوەری بازار لە نەتیجەیە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتی حکومەتەکەن ینی حکومەت ئەبێ ئاوڕێکی جدی لەمانە بداتەوە ئەبێ هەلی کار هەلی ئاسوودەیی ئارامی ئەمانە بۆ ئەم پیشەوەرانە بڕەسێنێ بۆ ئەوی بتوانن بە تەندروست خزمەت گوزاریەکان پێشکەش بە خەڵک کاک سەلام بینە سەر ئەوەی کە بە تایبەتی وەکو
ئەو هەموو پیشە جیاوازانەی کە هەیە کە هەر یەکە لەوانەیە بۆ خۆی لە دوکانەکەی خۆیان لە شوێنی کارەکەی خۆیان کۆمەڵە گرفتی هەبێ کۆمەڵ گرفتەیەکە بۆ نمونە کاک چالاک باسی کرد کە پێیوەستە حکومەت ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکات کە بۆی کە کەسەکان کاسبکارەکان لە پیشەکەیانە بەردەوام بن یعنی ئەگەر ئەمە بەردەوام بێ لەوانێت زۆر کەس واز لە کارەکەشی بێنێ ئێوە ئەم هەمە جێی کە دروستان کردووە ببورن دەرخستەیەکتان دروست کردووە لە چەند خاڵێکا خۆی ببینێتەوە بۆی گرفتەکانتان بخەنە بەردەم ئەو کەسانەی کە یانوێ کارەکانی ئێوە جێبەجێ بکەن ڕاستە سپاس لەبەرەوەی کێشەکان زۆرن ئێمەش وەکو کاکچالێکی ئاماژی پێکرد لە سەرەتایان هەفتەوە دەستمان کردو بە کارەکان سەرەتا دەزەکەین بەو کارانی کەەوە هەموو ئەم کۆمەڵ و ڕێکخراوە نەفسی کێشیان هەیە بۆی بتوانین بە هەمومان باس لەو کێشەیە بکەین کێشەکان زۆرن لەبەرەوە ناکری ئێمە باسی چەند کێشەیە بکەین و بە هەمووان بەیەکەوە سەرەتا توانی باسی کارەبا بکەین ئێمە کێشەی کارەبای ئێستا وەکو کاکچالێکیش ئاماژی پێە زۆر گرانە بۆ خەڵک 157 دینارە بۆ هەر عینێک لەبەرەوە زۆر گرانە بەڵام ئێستا وەزارەتی کشتتوکاڵ دەستی خۆش بێ سوپاسی وەزیرەکەین کە توانی بۆ ئەوانەی کە لە کشتتوکاڵە ئیژەکەن بۆی کەمکەنەوە لە 130 دینارە بۆی کردن بە 30 دینار یعنی ئەمە کارەباکەی بۆ ئەوان وا لێ کرد کە بتوان کار بکەن بەڵام ئێمە ژەگەر پیشەوەرانە بتوانین ئەو کارەبایان وا بۆ لێ بکەین کە بتوان کار بکەن زۆر باشترەوە ئەوە یەکێکە لە کارەکانی سەرەتاییمان بۆی چەند زەریبە ئێمە وەکو زەریبە کێشەی زەریبە لە خەڵکەکەی ئیشکردنەکانیان ئێمە پێمان خۆشە هەموو شتەکان بە یاساوێ بەڕێسابێ کێشە لەوەیە ئەو کەسانی کە ئەم شتانە دانێ زۆر بێباکانە داهێنێ یاخود من ئەتوانم بڵم شارەزایەکی ئەو تۆی نییە لە کارەکانە ئەگەر شارەزای هەبێ پێش دانانی ئەم نرخۆشتانە دەبێ کۆ خەڵکان بانکە ئەو چینە بانکەکەەوە کارەکانیان ئەو شتانەیە بۆی پرسیارە لێ بکات چۆنێکی بەکارێنانی چی بەکارێنێ چۆن نابێت ئێستا بڕۆ بۆ ناو بازار بڕۆ شێوازێکی زۆر ناشینی و سیمایکی زۆر ناشینی هەچی دوکانەکان هەیە نووسراوەکانیان کوژانەتەوە چۆن ناوچەی پیشسازی هەموو کوژانیانەوە ئێستا بۆ بە باقوبری زەرد و سوور و سپی و سەوز هەمووی بۆ یاخ کراوە بەڕاستی کردارێکی زۆر ناشێن لە وڵاتانە جوانترین شت تابلۆیە جوانترین شت ئەوەیە کە بی ڕازیانەتەوە چۆنە شوێنە ئێستا لای ئێمە وای لێ هاتووە بەداخەوە هەمووی بۆ یاخ کراوە بۆ مەتری 30,000 سنێ ئێمە ئاراستەمان کوتمان کاکە لە پێشە مەتری 2000 بسەنن 5000 بسەنن با خەڵکەکە ڕابێ لە پێشەکی کە ئەو پارەیە بە دو ئەوە گرانیشی کە قینە خەڵکەکە ڕازیە بێت لە پێنجەکە بێ کە بە حوت لە حوتەکە بێ کە بەدە بەس تۆ نەک یەکسەر بێنی مەتری 30,000 لێ بسەنی ئەوە کێشەیەک دروستەکە بۆ خەڵکە ئێستا بڕۆ بۆدانن بە ئەندازەی مەترەکە بەڵێ بە ئەندازەی مەترەکە پاران لێ سەر بەڵام بە بۆ یاخ بنووسن پاران لێ بۆ یاخ حەزەکەی هەموو دوکانەکە کە بۆ یاغ یەک ڕێنی کە دەڕێنی کە قسە ناکەێت بەس بە پێوەی نووسینەکە ببوورە و معلوماتە باش بڕم ئەگەر هەر وەکو قەتعەیەکی سپی سادە هەڵوازی ئەما هیچ لە ناسن یەک وشەی لێ نووسرابێ لە بە ئەندازەی قەتعەکەی بەڵێ قەتعەکەی چەند بوو بە ئەندازەی ئەوە لێ دەسەڵ بەڵام لێرە پرسیارە دروستە پێ کاک سەلام باسی کارەباتان کرد لەوە دەست پێکەن لەوانەیە ئەو کارمەندەی کە لە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیە پیشەوەرێک کاسبکارێک دوکانارێک با ئەوەش باس بکەین لەوانەیە کاک چالا قەرزێکی زۆری لەسەر کەڵەکە بوو بێ ینی هەموومانجێ ئەم وەرەقەی بۆ دانرابێ بەڵام هەر پارەکەی نایبێ پشتگوێی خستە بێ ئێستا پارێکی زۆر لەسەری کەڵەکە بووە یعنی ئەم پارەی زۆری لەسەری کەڵەکە بۆ ئەگەر ماگانە پێشتر پارەکەی باە لەوانەیە ئەم کەڵەکەی نەبێ و ئاسان کاریش بووە بووە ئێوە چۆن کار لەسەر ئەماکەن لەوانەیە ساگەر بچنە بەردەمەوە جارێڵێت تۆ ئەم ملیۆن بار بە نمونەیەک ملیۆن و نیەکی لای قەرز ئەی چۆن کار لەسەر ئەوواکەن حەزەکەمە کرد هەردووکتان بۆ چوتانە بوو لەسەر بەڵێ خۆی کێشەی ئەمانە لە سەرەتاوە دروست دەبێ ئەمە ئەم کێشەیە ماوەتەوە کە ماوەتەوە بۆ نمونە هەج ماڵی دوکانارێک کەسێک کە وەختی خۆی کە بازار کە موچە نەبوو بەهۆی کۆرۆناوە بۆی شەڕی داعشەوە ئەمانە بۆ وای دەکرد بازار زۆر سز بێ تەنانەت مۆزەفەکانی ئێمەش کارمەندەکان بەوانە کە موچان وەرنەگەن ئەو پارێ سویلێ نەکەوتە ناو بازارەوە کە تا کاری باش بکرێ کە کاری باش نەکرا خەڵکەکە کاری نەبوو کە کاری نەبوو حکومەتیش کارەباکەی لە خەڵک ناسەن وردەوردە کەڵەکە بوو لەسەر ئەو خەڵکە ئێستا دانەوەی قورسە بێت بەڵام ئەگەر ئێستا وەزارەتی کارەبا بێت پلانێدانی بۆ پلانەکەی سا لەوانەیە ئەوان بۆ قسەیەمە بڕوانەکەن یاخودانی پیانێنن بێنە پلانێدانێ ئەوەی کە قەرز بوو با قەرزەکەی لابێ بە چەند قیسێک بابیاتەوە بە ڕۆژان بۆی دانرێ ئەمەی داهاتوو ئێستا قەیناکە ئێستا بچێتە دوکانەکەشی بەڵام نرخێکی چاکی بۆ دامدرێ مانگانەش پارەکەی لێبسەنە زۆر ئاسان وەکو جەناب بەفەرمی کەڵەکە نابێ کە کەڵەکە بوو نادرێتەوە ئێستا خەڵکانێکمان هەیە ئەوانی کە فەرمانبەرەوانن یا مامۆستانوانە قەرزارن کە قەرزار بوون بۆ هۆی نەبوونی ئەو پارەی کە وەریان گرتۆ پێشتر نەبووە ئەوانەیان کە بەکارهێنا و قەرزیان کردووە ئێستا قەرزەکانی قورسە لەسەر شانیان وان نادرێتەوە لەبەر ئەوە ئەمە کەڵەکە بووی چەند ساڵێکە ئەم کارەبایە
ئەگەر ئێستا ئەم پلانەدا بدرێ بڵێن لەم مانگەوە قەینە شتێکی زۆر جوانە ئێستا ئەڵێ بۆ ماڵەکان دانراون پلانەوە بزان ڕاگەێژاوچ و ئێمەش بڕیارەکاری لەسەرەکەین کە تیمێکیان دروست کردووە هەر ماڵێک کە پارەیەکیشی لا کەڵەکە بوو بێ و تیمێتە بەردەرگا پارەی ئەو مانگە و لێسەنێکە کارە زۆر چاکەوە داوای پارێکی پڕباری زۆر جوان ئەوە زۆر باشە بەشکم بۆ پیشەوە ئەو کارتەکەش باشە بەڵام ئێمە داواکەین ئەوەی کە بۆ پیشەوەران وانە نرخی ئەمپێرێکە دابەزێ هی حکمی ئەوە زۆریان لێسەنێ ئەگەر ئەوە دابەزێ باشە وەکو خۆڵ و خاشاکیش جناتان فەرمووی کەسانێکمان هەیە فیتەرە باوەڕ ناکەم کەیش بێ یا ڕنگۆڕێکە ڕۆنەکەش پاراکە یعنی نای ڕێژەی کاتە تەنەکە شتەکانیان زۆر کەمەوە خۆڵ و خاشاکە خەینە بالی بسێنێ با 20,000 لێ نەسێن دوکانێکە یاخو پسکی توشتی داناوە بای 20,000 لێسن با 5,000 لێ بسەنێ با سەرەتا ئێمە ئەڵین بەڵێ ئەوروپا باج زۆرە سەنێ تەنان سارەکە لە بەردەگادانی باج زۆرە سەنێ بەڵام و چەکەی ئەوەندەیە کە بتوانێ ئەوانە هەمووی با کە بتوانێت کاری دەک وەک کابراایکی کە دوکانارێکە ئەچێ 20,000 دینار 20,000 دینار بۆ ئەو زۆرە بیکە بە 5,000 سەرەتا با ئێمە ناڵین ئەم شتانە هەمووی غەڵەتە بەڵام ئەبێ بە سەرەتا بە هێواش وردە پلان بە پلان ئەم شتان بینی دای ڕێژیت نەک یەکسەر تۆ 20,000 لە دوکانێ بسەنیت بەڕاستیەوە قورسە کابراایکی ئاسن فرۆش ئاس نەفرۆشێ ئەخ ئاسن فرۆش خاشاکی نیە هیچی نییە کەچی تۆ 20,000 لێ بسەنی قەینە لێ بسەن سەرەتا با 5,000 لێ بسەنی وردە پلان ئاوا دانرێ نەک تۆ هەر خەڵکەکانی ئێسا هەموو ئیدەیەکی ئێمە ئەتوانین بڵم چەنەها نەخۆشی عسابمان هەیە بۆ هی ئەم زروفۆ بۆی ئەم بارودۆخۆ هەر ڕۆژێ بڕیارە دەرەچێت کۆمەڵێ چین و توێش لی بێزارە کۆمەڵی چین و توێش لێ هاواری لێەکە یعنی ئێستا بۆ نمونە مۆلیدا ئەو ماڵی 4 پێرێ بێ 70,000 بۆ هاتۆ مانگە ئەخە مۆزەفێک ئەگەر 70,000 بابەوە ئەگەر هات دوو مناڵی هەبێ دوو ژووری هەبێ خۆ بێ 6 پێر ڕاکێشێ 100,000 بە هەموو مانگێ ئەمانە کێشەکان لەمانەوە سەرەتای گرتووە تا ئێستا کەڵەکە بووە ئێساش پێویستی بە کەسی زانا وشیار هەیە کە بۆی چارەسەری ئەم کێشانە بکە بە پلان هیوادارین کە بەو شێوە بە جا کاک چالاک ئێستا ئێوە باسی کێشە مەشاکلی پیشەوەرانتان کردوە بەڕاستی کێشەکان وا هەیە کە بەداخەڵانەیە ئەگەر زۆر ئیشەکەی گەورە نەبێت ئێستا لەودێکی زۆری لەسەر دروست کرد بە هیوایەوە فدراسیۆنەکە ئێوە بتوانێت ئەم کێشانە چاک بکات بەڵام ئەگەر وەک دوا پرسیاری من ئەم وەڵام من بیتەوە کە ئێوە باسی کێشەکانی پیشەوەرانتان کرد بەڵام هەنێک جاریش سکاڵاک لەلایەن هاوڵاتیانەوە لەسەر پیشەوەران لەوانێت تۆمار بکرێت ئایا وا هەیە لە فدراسیۆنەکەی ئێوە گوێ لە با بڵێن سکاڵای هاوڵاتیانش بگرن وەک ئەوەی کە بۆ نمونە کەسێک سوودمەند بووە لە خزمەتگوزاری پیشەوەرێک ئایا ئەویش بۆی هەیە بێتە لای ئێوە سکاڵاکان جۆرا و جۆرە یعنی هەندێک سکاڵا هەیە پێویستی بەوەیە کە دادوەر یەکلایی کاتەوە هەندێک سکاڵا هەیە بێ بچیتە یەکێ لە بنکەکانی بەڕێبەراتی پۆلیسی سلەیمانی هەندێک سکاڵا هەیە کە کابرایەکی ئەوەی باتە بەردەمی دوکانەکە لەگەڵ خاوەن دوکانەکە تووشی کێشا بێ ئەم سکاڵا جۆرا و جۆرە وای کردووە هەندێکی دێتە لای ڕێکخراوەکان هەندێکیشی نایە بەڕاستیانی خۆ مەرج نییە هەموو خەڵک ئێمە بناسێ مەرج نییە هەموو خەڵک چاکسازی ئۆتۆمبیل بناسێ لەبەرەوە ئەو سکاڵا جۆرا و جۆرانە هەر سکاڵایەکی بێتە بە دەرگای یەکێ لەم ڕێکخراوانی ئێمە بە دڵنیاییەوە ئێمە هەوڵی چارەسەرکردنی بۆ ئۆدەین هەتا ئەو شوێنەی پێمان بکرێ لە چکە من و کاکسەلام و ڕێکخراوەکانی کە لە ناو ڕێکخراوەکانمانە سەرباخیەوەی پارێزەرمان هەیە لیژنەمان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان جاری وایە کێشەکان لە دەرەوەی ئێمە کە کەسێ سکاڵاکەم لیژنەیە چێتە شوێن کارەکە لەگەڵ خاوەنکارەکە قساکە لەگەڵ هاوڵاتێکە قساکە ئەوەندەی پێمان بکرێ بەڵێ چارەسەری و کێشانەکەی نەر کێشێک بێتە لای ئێمە بەڵام وەکو باسیشم کرد کێشەکان جۆرا و جۆرن هەندی چیان پێویستی بەوە هەیە کابراایەک تووشی شەڕ و دەمەقاڵە و ئەوە ئەبێت بەڕاستیەوە بە من یەکلای ناکرێتەوە بێ لایانی معنی پەیوەندیدار بۆ یەکلایی کاتەوە بەڵام جۆری کێشەکان ئێوە بەڵام هەیە بەڵێ هەیە ئێستا بە نمونە یەکێ لە گەڕەکانی ئەم شارە چەند ڕۆژێک نەوە پێشهاتوون لە سەندیکای کرێکاران لای من سکاڵایان کردووە کە پاسەکانی ئەو مەسارە ئەو گەڕەکە بە پڕی دێن نەفەرەکان زۆر چاوەڕێەکەن ئەم سکاڵای لە ئێمە کراوە و ئێمە لیژنێمە بە دوواداچوونی بۆ کردو چکە یاسا و ڕێسای هەیە بە بەم یاسای ئەمانەیشکن بەڵێ بۆمان حل کردوون ئەگەر بزانین ئەم پاسانە ئیتیزام ناکەن بەم قەرارانەی ئێمەوە ئەو وەختە ئێمە ڕوبەڕووی ئاسی بەرزتریەکەینەوە کە ئەبێتەوەی غەرامەکردنی و ئەوانە بۆیە ئێمە هەتا پێمان بکرێ نایڵین پیشەوەران
کاسبکاران تووشی ئەو غەرامە قورسە بن خۆمان چارەسەریکەین ئەگەر زانیمان خۆیان پابند نابن بەم یاسایانەوە ئەو کاتە بەرزیەکەینەوە ڕەنگە بەرنامەکەتان بەرەو کۆتایی ڕۆشتوی بەز من یەک دەقە ئیزافم هەیە بۆی دوایی هاوڵاتیەکان و کرێکاران لای من گلەیم لێ نەکەن ئەم فیدراسیۆنە سەبارەت بەمە دروست بۆ بەڵام سندیکای کرێکاران مەهامی خۆی لە دەست نەداوە وەکو سەبارەت بە کرێکاران من زیاتر لەوەی کە خەمی پیشەوەران هانی داوام لەم فیدراسیۆنە بەشدار بم خەمی کەژانی داوام کە کرێکارانن زۆرێک لە جنای مامۆستا سەلام ئەزانێت کە پیشەوەران ئەبێ کرێکارەکانی کە لای ئەوانە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێت زۆر لە شوێنەکان ناکرێت زۆریش هەیە کردوێتی و باجی ئەویش وای کردووە کە خەڵک پابند نابێ بە یاسای دەستەبەری کۆمەڵایەتیەوە من زیاتر لەگەڵ هەواڵانەمان لە یاداشتەکەشمانە لە خاڵی کۆتایە من باسم کردووە کە ئەبێ خاوەن پیشەکان کرێکارانی لای خۆیان کارمەندانی لای خۆیان دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکەن بە پێی یاسا و ڕێساکان بۆ ئەوەی مافی و ژیانیان نەفەوتێ ینی هەر کەسێ دەستەبەری کۆمەڵایەتی بۆ بکرێ بە مەزبوطی دەستەبەرەکەی بدات کە لە سا 12 پاری دەستەبەر لەسەر خاوەنکارە لە سا 5 لەسەر کرێکارەکە خۆیەتی و 25 ساڵی تاو پاری دەستەبەری دابێ بۆ پیا 6 ساڵ بێ تەمەنی وای تاو کرد بێ خارەنشینە کرێ وەکو هەر یەکێک هەر کارمەندێک لە کارمەندەکانی دەوڵەت چەند ساڵ تەمەنی 6 ساڵ بێ بۆ چەند ساڵ ئەبێ پارەی دەستەبەری بۆ 25 ساڵ پاری دەستەبەر یاری 25 ساڵ ئیشی کرد بێ و پاری دەستەبەری دابێ ئەگەر یەک لە دوای یەکیش نەبیانی کرێکاری وایە 7 ساڵ لێرەیش کردو 5 ساڵ لێرەیش کردو 6 ساڵ لەویش کرد ئەمانە کۆکرێتەوە دوای خانەنشینی بۆ کرێت ئەمەش یەک گرفتی دروست کردووە حکومەت وەزارەتی پەیوەندیدار بەس ئەڵێ بێنە ناڵێها لە ساحەفەی موچەی کارمەندان و کرێکاران وەرەگرێ بۆ دەستەبەری کۆمەڵایەتی لەم یاسایە یەک دنیا خاڵی تایە کە خزمەتگوزاریە لە بەرامبەر بە پێشکەشی کاتەوە من هیچیانە پێڵم لە بەرامبەر پێدانی پاری دەستەبەری کۆمەڵایەتی ئەرکە لە سەرشانی لە نەتیجا دەستەبەری بکە ئەرکە لە سەرشانی کە تووشی ئیسابە بوو خانەنشینی بکە ئەرکە لە سەرشانی کە نەخۆشەکەوێ ئەمە باجێکی هەبێ لێچێ لە کەتی تەندروستی بێ بەرامبەر چکە پاری دەستەبەر لە سایەکی بۆ تەندروستیە بەداخۆ ئەمانە وەکو خۆی جەبەجێ ناکرێ ڕێژەیەکی زۆر کەمیایی لە 100 تا ناچێتە یەک کە ئەمە وای کردووە متمانەی هاوڵاتی و کرێکارانی لاواز کردووە خەڵک خۆی دەستەبەر ناکە هیوادارین کە هەم سندیکاکە ئێوە هەم دواترش ئەم فدراسیۆنە بتوانێت ئەم کێشانە جێگایەکی باش بگەێنێت هەرێکی باشیە بێ و کاک سەلامەگەر وەکو دوایین قسەی خۆت وڵا بۆ پرسیاری جەنابتان ئێمە زۆر کێشە ڕوویە لە بینی خاوەن ئۆتۆمبیل و دوکانارەکانان کە کێشەکە ڕوویە یەن بۆ لای مسکاڵاکەن ئێمەش بەپێی خۆمان نەتوانین سکاڵاکانیان وەرەگرین و کاری بزانی چیە شارەزایی خۆمانیتیات دروستەکەین ئەگەر وەکو هاوڵاتی مەسکاڵامانە بۆ توانین ئەتوانن زۆر ئاسانە زۆر جاریش ئێمە لەلایەن دادگاوە یعنی دەتوانم بڵم هەموو مانگێک جارێت نەبێت دوو جار لەلایەن دادگا و پۆلیسەکانەوە بنکەی پۆلیسەکانەوە نووسراومان بۆیە کە داوای شارەزا ئەکەن لەو بوارەیە کە ئەو کێشەیتیایە جا منش حەزم کرد هەر لە کۆتایی بەرنامەکە ئێمە کۆمەڵی پیشەوەران زیاتر لە تقریبا 20 ساڵە لەم کۆمەڵەیە کارەکەین بەڵام بەداخەوە کێشێکمان هێدا 2012 زەویدا بەشکراوە بەسەر پیشەوەرانە لە 2012 یعنی ئێستا 22 ساڵە ئەم زەویانە تا ئێستا سوودیان لێ وەرنگرتووە لەبەر نەبوونی خزمەتگوزار سەر ڕای ئەوەی کە کرێی ساڵانەش ئەیەن هەموو ساڵێک کرێژ ئەیەن بەڵام سوودیان لێوە نەگرتووە بەداخەوە تقریبا نزیکەی 60 بۆ 70 پیشەوەرمانە زەوی وەرگرتو پاری زەویەکەشی لێ ئەسەرن بەڵام زەویەکەی بەرجادەکەوتووە یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە کە تا لە هیچ یاسا و قانونێکە باسی کەی خەڵک گاڵتەی پێ تۆ حساب نەکردوێتەوە لە شوێنێکی تر نەخێ شوێنی کەشیان ناوەتەوە پاری ساڵانەی کرێ شوێنەکەشی لێ ئەسەرن یعنی ئەمە خۆی لەخوا زۆر ناڕێکە بە خەڵکەکە ژەڵێ بۆ ناچیتەوێ لە باتی لە کرێچێتی نەجاتی با دوو جار کردی بە کرێچی کری ئێرشی ئەیە کە ئیشەکەی تیاکە کری ئەوێژەیە کە ئەرزێکی ڕووتە هیچ استفادەی لێ نەکرد دەی بە هیوای لەم هەنگاوی کە ناوتانە وتوانیتانە هەمەهەنگێک دروست بکەن لە بینی یەکترا توانین کێشەکان یەک بێک توانن چارەسەری بۆ بدۆزنەوە دووبارە سپاس بۆیەوە ئامانجی ئەمەش ئەوە بوو کە بتوانین لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمەوە کۆمەڵێک لەو بابەتە بۆ هاوڵاتیان زیاتر ڕووکەن و بۆ پیشەوەرانیش بە تایبەتی دووبارە سپاس